لە دوای گەڕانەوەی لا پشکنینە پزیشکیەکانی لە نەمسا دوجار عەبدولعەزیز بۆ تەفلیقا بە نامەیەک ڕایگەیاند کە ئەو نەیویستوە خۆی کاندید بکات بۆ خولێکی تری سەرۆکایەتی وڵاتەکەی چونکە تەمەن و تەندروستیشی ڕێگەی ئەوەی پێنادا. تەنیا ویستوێتی ئەرکی سەرشانی خۆی وەکو دوا قۆناغ بەرامبەر بە گەلی جەزایر بە ئەنجام گەێنێ. دوا بەدوای بڵاوبوونەوەی ئەو نامەیەی سەرۆک بۆ تەفلیقاش سەرۆک وەزیرانی ئەو وڵاتە ئەحمەد و یەحیا دەست لە کارکێشانەوەی خۆیدایە سەرۆک کۆمار و لا بەرامبەریشدا بۆ تەفلیقا سەرۆک وەزیرانی نوێ نورەدین بەدەوی و جێگرەکەی ڕەمتان لە عمارەی دیاری کرد بۆ ئەوەی حکوومەتێکی تەکنۆکرات پێکبێنن تا هەڵبژاردننی نوێ و بۆ تەفلیقاش کارەکانی لیژنەی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی هەڵپەسارد کە ئامادەکاری دەکرد بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی لە مانگی نیساندا. ناوبراو لە نامەیەکدا ڕایگەیاند لە قۆناغی داهاتوودا دیالۆجی نیشتیمانی بەڕێوە دەبا بۆ ئەوەی بەرنامەی چاکسازی بۆ سیستەمی نوێی کۆماری و داهاتووی وڵات ئامادە بکە. بۆ ئەو مەبەستەش ئاغزار ئیبراهیمی وەزیری دەرەوەی پێشووی بۆ بەڕێوەبردننی ئەو دیالۆگا دیاری کرد. هەروە هەڵبژاردنەکانیشی دواخست بۆ دوای تەواوبوونی دیالۆجی نیشتیمانی. ئەوەی جێگەی پرسیارە ئەوەیە کاتێ بۆ تەفلیقە ڕایدەگەێنێت کە ئەو ویستی خۆپاڵاوتنی نەبووە ئەیچێ بووە فەرمانی کردووە بە کۆکردنەوەی 5 ملیۆن واژۆ بۆ ئەوەی سەرۆک بۆ تەفلیقە بۆ جاری پێنجەم کاندید بکرێتەوە کە یەکێک لە سەرسەختترین لایەنگرانی لە ڕووی خۆپیشاندەراندا ڕایگەیاند کەسبووی نییە ماف لە وڵاتێکی جەزایری وەربگرێتەوە بۆ خۆپاڵاوتن سەرۆک وەزیران و یەحیا بوو. لە دوای ڕاگەیاندنەکەی بۆ تەفلیقا جەزایریەکان هاتنە سەر شەقام و ناوگۆڕەپانە گرنگەکانی پایتەخت و شارەکانی وڵات بۆ ڕەتکردنەوەی نێوەڕۆکەکەی. ئەمجارە دروشمی خۆپیشاندەران لە بری نابۆ خولی پێنجەم گۆڕدرا بوو بۆ نابۆ درێژکردنەوەی خولی چوارەم چونکە ئەوان ئەم ڕاگەیاندنە بە پیلان و فێڵی دەسەڵات بۆ مانەوەی بۆ تەفلیقا ناو دەبن. بنفلیسی سەرۆک وەزیرانی پێشووی وڵات و سەرۆکی پارتی پێشەوانی ئازادی جەزایر ڕایگەیاند ئەم نامەی سەرۆک دەستدرێژیە بۆ سەر دەستور بەبێ ڕەزامەندی گەل و ئەمە هەمان مانەوەی دەسەڵاتە بە هەڵبژاردنەوەی بۆ خولی پێنجەم بەڵام ئەم جارەیان بە درێژکردنەوەی خولی چوارەمی. زوبەیدە عەسوولی سەرۆکی حیزبی یەکێتی لە پێناوی گۆڕاندا ئەو بڕیارەی بۆ تەفلیقەی ڕەتکردەوە و ئەوەی بە مانۆڕێکی تری ڕژێمی خۆسەپێن ناوبرد بۆ درێژەدان بە مانەوەی لە دەسەڵاتدا. ئۆپۆزیسیۆنی جەزایر بڕوایان وایە سەرۆک شایستەی مانەوە نییە لە دەسەڵاتدا و توانای بەڕێوەبردننی وڵاتیشی نییە. مانەوەشی تەنها بۆ پاراستنی هەژمونی ژەنەڕاڵەکانی سوپا و پیاوانی سەرمایەدارە لە وڵاتدا کە ساڵانێکی دوور و درێژە بە بیانووی شەڕی دژە تیرۆر و ئاسایشی وڵاتەوە جەزایر بەرەو هەڵدێری ئابووری و سیاسی دەبن. ئەوەی جێگای سەرنجە سەردانی سەرۆکی ئەرکانی سوپای جەزایر بۆ دیداری محەممەد بن زایدی جێنشینی سەرۆکی ئیمارات کە ناوبراو لە هەر وڵاتێکی بەهاری عەرەبیدا دەسوەردانی کردبێت دۆخیە وڵاتەی بەرەواڵۆزی و جەنگی خوێناوی بردووە. بۆیە یەکێک لە دروشمەکانی ئێستای خۆپیشاندەرانی جەزایر ئەوەیە کە دەڵێن بمانکوژن و پلانی ژمارە 2 جێبەجێ بکەن چونکە سەرۆکی ئەرکانی سوپای جەزایر هەڕەشەی ئەوەی کردووە کە گوایە دەستێک هەیە کە وڵات بگەڕێنێتەوە بۆ دەینەوەدەکان کە وڵات لە دوای هەڵوەشانەوەی ئەنجامی هەڵبژاردنەکان بەرەو کوشتار و ئاڵۆزی هەنگاوی هەڵگرت.